بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەرنامەی باسخواسی ئەمڕۆماندا باز لە سەرئێشە هۆکار و چارەسەرەکەین. بێگومان سەرئێشە یەکێکە لەو نەخۆشیە بەردەوامانەی کە بەشێکی کەم لە خەڵکی پێوە دەناڵێنێ و بەردەوام بە دوای هۆکارەکانی هێورکردنەوەیان بەکارهێنانی داو دەرمانی تایبەت بە سەرێشە دەبن. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە جۆرەکانی سەرێشە و هۆکارەکانی دروستبوونی و ڕێگەکانی چارەسەرەکەین، بزانین سەرێشە چ پەیوەندیەکی بە نەخۆشیەکانی دیکەوە هەیە. ئایا نەخۆشیەکانی دیکە دەبنە هۆی دروستبوونی سەرێشە یا سەرێشەیە دەبێتە هۆکار بۆ دروستبوونی گەلێ نەخۆشی دیکە و خەمۆکی و قەلەقی و خەفەت و ئەو بارە ئاڵۆزیە دەرونیەی کە بەشێکی زۆر لە نەخۆشی هەناویەکان بۆ نەخۆشی هەناویەکانی مرۆڤی گەڕنەوە چ پەیوەندیەکی بە سەرێشەوە هێواتە خەمۆکی و قەلەقی و خەفەت ئایا دەبێت هۆی دروستبوونی سەرێشە یانە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەروەر باجەلان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارم کردو و پێکەوە باز لە سەرێشە هۆکار و چارەسەرەکەن. دکتۆریان زۆر بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونت. سەرتا با پرسم پێناسێکی سەرێشەمان بۆ بکە، سەرێشە چییە و بەچی دەگوترێت سەرێشە؟ سەرەتا بە ناوی خۆم بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس بۆ سازدانی ئەم جۆرە چاوپێکەوتنە بۆ ئەوی بینەران وشیاریەکیان هەبێت لەسەر ئەم نەخۆشیە. سەرێشە هەر وەکو ناوەکەی ئەگەێنێت ئازارێکە لە ناوچەی سەر لە سەری مرۆڤە. دەکرێتەوە ئازارە لە هەموو سەرێبی لە سەریا بێت لە بەشێکی سەری بێت، ئەمە هەمووی بە سەرێشە پۆلێن ئەکرێت. هیوە لەوانەیە شوێنێکی زۆر بچکۆلە لە سەری، ئەنی بەقەدر وەکو بڵێن سەرنینەوەکێک ژان بکە، لەوانەیە هەموو سەری و بە ملی و بەشانی و ژان بکە، هەمووی ئەمە سەرێشێ و هۆکاری جۆرا و جۆری هەیە سەرێشە. زۆر باشە، کەواتە باس لە هۆکارەکان بکەین. ئەو هۆکارانە چین و ئایا هۆکاری ئەوەی کە هیوا هەیە هەموو لەشی و شان و ملیشی داگرێت جیاوازە لەوەی کە بەقەد سەرنینۆکێک ئێشی هەبێت لە سەریا؟ هۆکارەکانی سەرێشە ئەگەرە تۆ بۆ بەپێی پۆلێنکردن دوو بەشی سەرەکیە. سەرێشەی سەرەتایی، ئەو سەرێشەیەکەوە خودی سەرێشەکە خۆی نەخۆشیەکەیە و پزیشکان بە شێوەیەکی گشتی ناسینەوە ئەو سەرێشە لە ڕێگەی ئەو زانیارانی وان نەخۆشەکە ئەیە. کاتی سەرێشەکە و چەند ئەمێنێت و کوێی سەری ئەگرێ و شتی تری لەگەڵایاننا، هەر لە خودی معلوماتی نەخۆشەکە و زانیارەکەی نەخۆشەکە تەشخیسەکەیەکی. هۆکاری تریش نییە لە پاڵێ، ئەگە بژگەڕێ نادۆزینەوە. بەڵام جۆری دووەم سەرێشەیەکەوە هۆکارێکی نەخۆشیەکی ترێ لە پاڵێەوە، نەخۆشێکی کەی تر کە ئیشەکە لە پەپەنهانی، یەکێک لە نیشانەکانی سەرێشەکەیە، یەکێک لە سکاڵەکانی نەخۆشیە کە باسیەکە بۆمان سەرێشەکەیە. کەواتە سەرێشەکە خودی نەخۆشیەکە نییە. بەڵێ کاتیانی سەرێشە نیشانەیەکە یان بۆمە ڕەمزێکە بۆ بوونی نەخۆشیێکی تر لە جەستەدا؟ بەڵێ ئەکرێت ڕەمزێ بە بۆ نەخۆشیێکی تر. جا ئەگەر چەند نمونەیەک لێی باس بکەین زۆرتر ڕوونەبێتوانێ ئەو دوو جۆرە. بەڵێ لە جۆری یەکەم سەرەتایەکە بۆ نمونە باوترین شێوەی کەوەها لە وڵاتی خۆمانەوە ئێمە بپێ ئەو چاوپێکەوتمان بۆ نەخۆشەکان چ لە خەستخانەکانە بێ و ئیستیشاریەکانە و چ لە کلینیکە تایبەتەکانی خۆمانە شەقیقا ئەمە جۆری یەکەمە. هەر بە پێی زانیاریانە و دەوڵەتیەکانیش تقریبەن بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لە 5 ئافرەتە یەک ئافرەت هەیەی، بەڵام لە 20 پیاوەکەیەتی ئافرەت زۆرترەتیایە. ئەمە شەقیقا؟ ئەمە شەقیقایان پێوتێن لاسەرەژانیان بە کوردەواری زۆر کەس پیاڵێ سەراسێ. ئەمە یەکێکە لەو نمونانە. جۆرێکی ترمانە هەیە لە دوای ئەو ئەگەڕێتەوە لە بەعزە دیراساتی ئەمریکی ئەڵێ ئەمە یەکەمە حتا پێش شەقیقاکێ، بەڵام ئێمە خۆمان دیراساتێکمانە توێژینەوەی زانستیمانە کە گەڕابێ بە کۆمەڵگایە و زۆر داتاکانی بە دەقیقی کۆکردی بە دو کامی زۆرترە، بەڵام ئەمە پێ ئیستیقڕای خۆمان کە نەخۆشەکان ئەبینین شەقیقەکە زۆرتر ئەبینین. پێوتێ سەرێشەی فشار جۆری دووەم، هەموو سەری نەخۆشەکە ژانەکە لەوێ و باکگراوندێکی دەرونی لەوانەیە هەبێ. جارە ناڕۆ بەسەر تەفاڵ بەکو وەکو نمونەوتم باسیکەین ئەوە باوە. ئیتر ئەنواعی تری سەرێشەی سەرەتانیمانە وەکو سەرێشەی هێشووی سودا عنقودی مەشهورە،
یان ئەو کۆمەڵێک سەریاشەمانە پەیوەندی بە دەماری پێنجەمەوە هەیە و بە جیازی ئۆتۆنۆمی کەواتێکەچێ. ئیتر دەیەها جۆری سەریاشەمان هەیە. جۆری دووەمەکەشی ئەوانەی کە بۆ هۆکارێک ئەگەڕێن بە دوایە هەر لە هەڵامەتێکی بەسیتەوە کە سەریاشە لەوانەیە بکە لە گرانەتایەکەوە لە تای ماڵتایەکەوە ئەنی ئەو نەخۆشانی کە بێتە هەوکردن و ئیلتیهابکردن لە جسمی ئینسانە بۆی میکرۆباتۆ بێ ڤایرۆسێ بێ هەمووی کە باری تەندروستی نەخۆشەکە تێکشوویە کە نیشانەکانی سەرێشەیە. جاروا هەیە بینیومان لە چەنان نەخۆشە تاکەشی نییە بەس بە سەرێشەکەیت کە پشکنی بۆکی سێنمەتەن بۆ نوە سەپڵی ئاوساوە و ئەڵێ ئەمە گرانەتایە تای ماڵتایە و مەسەرەن زەبرێک بەر سەریەکە یا کەسێکە تەمەنی هەیە لە بیری چووەتەوە کەی سەری بەردیوارێک کەوتووە بەرقادرمەیە کەوتووە یا لە شوێنەکە ئەوها حرەکەیەکی سەریعی کردووە لە ناکەوە حتا باسکراوە لە ئەڵێن لە خلیسکانی فرچەی دانەکە تۆزێک خوێن لە ناو مێشکی ئینسانەکە دروستە بێ سەبدوڕە لە لەژێری ئەلئومە القاسیە پیاوتە چکەم سێ کاژمانەیە بە دەوروبەری مێشکەوە لە ژێری یەکەم کاژایە ئەو خوێنە ئیتر ناوبەناو نەخۆشەکە زاکیری تێکەچێ و ئەگەڕێتەوە تێکەچی و ناوبەناو سەرێشەیە هەیە بۆ نمونانێ ئەمە نمونەیەکە یان بەرکەوتنیکی عام حادیسی سیارە و بەرکەوتنی مێشک و ئەمانە هەمووی ئاڕازەکانی سەر ئێشەیە ئەگەر نەخۆشەکە نەبوورا بێتەوە بە ئەکیدی سەری ئێشێت یان وەرەمی مێشک ینی گرەیەکە لە ناوی مێشکی ئینسانەکە بێ یا کیسێکی هەبێ ئەگەر گرێکە کۆن بێ و ڕاهات بێ لەگەڵ لەوانەیە سەر ئێشەنەکە تا کاتێکی درەنگ زۆر گەورە بێ بەڵام مەگەشتێکی تازە بێ لە ناکا ئەو گرەیە هەیە و خوێن تێزان ناو گرێکە دروستە بێ لەوانە سەرێشەی کتوبڕ بۆ نەخۆشەکە دروست بکە و بێتێن بەڵام خەڵکە باسی سەرێشە ئەکە زۆربەی کە خەڵک فکری بۆ گرێ وەرەموشت لە مێشکی ئەڕەوەلەوە ئەترسێکێت بۆ لامان بەڵام خۆشبەختانە ئەوە بەشێکی زۆر کەمە لە سەرێشەکەن لەوانە ئەو ژمارە سەرێشی کەوێت بە لەوانە سەتایەکی کەمتریش ئەو وەرەمە هەبێ. هەروە کۆمەڵێکتر هۆکارە پەیوەندی بە بۆریەکانی خوێنەوە ئایا بە گیرانی بۆری خوێنەکە یان بەربوونی خوێن کەواتە پێوتە جەڵتای مێشک لەوانەیە جەڵتەکە خوێنی مەوین بێلێکێ لە شادەمارەکانی ناو مێشکە گیرا لەوانەیە سەرێشە بکە جارە بەبێ سەرێشش جەڵتەکە ڕوایە بەڵام ئاراز و نیشانەی تریەوەکو مەسەڵەن لایەکی جسمی مرۆڤەکە لە ئیشەکەوێ شەلەل ئەبێ یان چاوی نابینیان نیوەی بینینی ئەڕوات ئەوانە ئاڕازاتی یان خوێن بەربوونەکە لە کتوپڕە لەوانەیە ڕژانەوەیەکی زۆر و حتا گەشکە و بورانەوە دروست بکات و جۆرێکی تری خوێن بەربوون هەیە کە ئەمە جۆرێکی مەترسیدارە بۆ ئەو ژۆرە سەرێشەی کەوەها زۆر بەقۆتە کەویش خوێن بەربوونی ژێرپەردەی جاڵجاڵۆکەی پەردەی جاڵجاڵەکەی دووهەم پەردەیە پەردەیەکمانەیە نووساوە بە مێشکی خۆی و مباشر لە بینی پەردەی یەکەمیش کەوتمان دوورەماتەرەکە ئەنی بڵێن دایکی تەرجەمە حرفێکی دڵڕق بێ ئەلئومە القاسی پێوترێ پەردەی جاڵجاڵەکەی لە بینی هەردووکیانایە لە ژێر ئەوە ئەگە خوێنتێزانێک دروست بێت بڵاو ئەبێتەوە بە دەوروبەری مێشکەر هەموویە ئازارێکی زۆر کتوپڕ و بەقوتەکە پێوترێ لە طبەفەن دەرکڵە بەدەین ئازاری هەورە تریشکە من ئەوان تقریبا نزیک ده هۆکاری هەیە بەڵام مهمترین هۆکاری ئەمەیانە کە لە هەشت نەخۆشەیەکێک لە نەخۆشەکان ئەمە دەرەچێت ئەگە نەخۆشێک بە قوترین ئازار لە ژیانە تووشی بۆ بە زووترین کات بێت بۆ خەسخانە بۆی پشکنی کرد لەیان پزیشکەوە و لە بەشی ئیمەرجەنسی تەبعاً و سیتیسکانی بۆ بکرێ بزان ئەو خوێنی ژێر پەردەی جاڵجاڵەکەی نییە ملی ڕقە بێ لەگەڵیا ئەوکو ئاڕازێک ئەوکو ئیلتیابی سەحایە بەڵام بەبێتە ئەمە جۆرێکە لەوانەیە گەشکەوکو باسمان کرد ئاڕازی جەڵتە بێ بەڵام جارەوە گەشکەکە خۆی نەخۆشەکە تووشی گەشکە ئەبێ پێشتر سەری نێشا و هەر لە مەجلیسێکە قسە ئەکەیا خەوتۆ ناوجێگە لە ناکاو تووشی نۆرەیەکی گەشکە ئەبێ دوای ئەو کە بەری خۆی گەشکەکەی لە بیر چووەتەوە لەبەر بێهۆشە لەکات بەس دوایی بە سەرێشەکە ئەزانێ بسن نەخەوەڵاسی فێر نمەڵە ئەم سەرێشەیەکەمە چی ئەو سەرێشەیە لەوانە پاشماوەی گەشکەکە بوو بەیان یەکێک لە پاشماوەکانی دوای گەشکە ئەوەیە نەخۆشەکە وعی مشەوەشە بێ و سەری ئێشە و گیانی ژانەکە ئەگە گرژبوونەکە هەموو گیانی گرتبێ کەواتە ئەسبابەکان زۆرە سەری بینەرانی پێنێشین ئەوە ئیشی فەری پسوە بەڵام کاتێمە دوو جۆرمان هەیە سەرێک زۆر باشە دوو جۆرەکە کامان شەقیقە ئەوە کە جەناب ئاماژت پێکرد شەقیقە و سەرێکی فشار ئەو لە جۆری سەرێشەی سەرەتاییە کە هۆکاری تری نییە بۆی بگەڕێن مەسەنەن
نەخۆشیێکی کەی لە پاڵانە خودی سەرێشەکە چارەسەرەکەین کافیە. ئەگەر نەخۆشیەکە بۆ نمونە لە جوەری دوو هەم بێ هۆکارێکی بێ مەسەڵەن تای ماڵتایە بێت چارەسەری تای ماڵتاکە بکەین سەرێشەکەش موسەکینێت چەند ڕۆژێ ئیتر ناگەڕێتەوە بووی بەس سەرەشەی سەرەتای شەقیقە دووبارە ئەبێتەوە. بۆچی لە ژندا ڕێژەکەی زۆرترەوە و جەنابەت فەرمووت؟ خۆی شەقیقا هۆکارە دەستنیشانی هۆکارەکەی فسیۆلۆژیەکەی بڵێن لە مێشکی ئینسانە بۆچی ڕوایە زاناکان بە تەواوەتی یەکلا نەبوونەتەوە بەڵام هەنگاوێکی زۆریان بڕێوە حتا ئەو تەسیکرد لە مەجال بێ چارەسەرێکی تازە دۆزراوەتەوە کە دەرزی ماگانەیە بووی بندن سەر هۆکارەکە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ میزاجی کەسەکە بۆ ماوەی کەواها لە بنەماڵەکەی هەیە ئەویش تووشی ئەبێ ئەگەڕێتەوە بۆ زروفی دەوروبەری کەسەکە و مەسەلمان دووبوونی و جۆری تەعاڕوزی بۆ بی ئەو دوو هەوا کەوتن و جۆری خواردن و ئۆشتانەی و جۆرێکی گەڕێتەوە بە خودی داخلی ئینسانەکە هۆرمۆنات کە هۆرمۆنی پیا و ژن جیاوازە لە یەکتری ئەو تەسیری هۆرمۆناتەوە ئەکا لە تەمەنی خۆی شەقیقات نەخۆشی هەرزەکارانە معنی تەمەنی مناڵە بڵێ نەک مناڵی بچووک بەس خەزم تەمەنی مێرد مناڵ و تەمەنیکی باڵغ بوون و تەمەنی مناڵ هێنان بۆ ئافرەتان لە ئافرەتانە زۆرتر بۆی هۆکاری هۆرمۆنیەوە. بەڵێ دکتۆر من وەکو خۆم ئەلحەمدولیلا تا ئێستا نازانم سەرێشە چییە نەبوونی سەرێشە کاتێ ئێستا باسی بوونی سەرێشە و هۆکارەکان و جۆرەکانیەکەین نەبوونی سەرێشە لە مرۆڤێکدا وەکو من گزارشتە لە چی ئەمە ینی بۆ منە چه شتێکم پێ دەڵێکەوە من لە ژیانمە نازانم سەرێشە جۆری یان ناسێنەرەوە و چێژ و ناڕەحەتیەکەی چۆنە. نەخوا بەزێبێ ئەلحەمدولیلا سوپاس خۆی ئەوێ ئەمە بەڕاستی نیشانی تەندروستیە لەبەرە سەر ئێشە نەخۆشیە کە ئینسان نەخۆشیەکەی هەبوو و علامەیەکە بۆی بچی بەدەمیەوە و تەشخیص کرێ جا کەچووی بۆ لای پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار کە ئەو زۆرتر معنیە بەو ئیشە یان پزیشکی هەناویش زۆر کات ئەوە تاعینەکە چەند جۆر پزیشک ئەتوانێت لە سەرەتای بەڵام ئەگە زۆر ئاڵۆز بوو سوورەکە بە پزیشکی پسپۆر دەشێت ئمە چەند نەخۆشیە دەیان ساڵ سەرێشەی بۆ پێی نەوتراوەتەوە شەقیقەتێکە ئەو بۆ لای ئێمە زۆرک و پەرداخی ئاو بخۆیتەوە ئاتەشخیسێکی ئاسانە بەلای ئێمە دایان ساڵ دەرمان نەخوا بەبێ و بگاتەوە کەواتە نیشانەیەکی وەک گڵۆبێکی سوورە پێت ئەڵێ بگەڕێ بە دوایە ئەگەر پزیش پێوانی وت شەقیقەیە ئەوە بەلای ئێمە دڵمان خۆشە بێ لەبەرە شتی کەمان نییە بە دوایە بگەڕێن و عملیات بە دوایە بێ و داخەڵبوونی خەسخانەوەوانە بەڵام بۆ نەخۆشەکە ڕاستیە ناخۆشە لەبەروی ئازاری هەیە ئەو ئازارە دووبارە ئەبێتەوە لە هەندێک کەسە ئەو ئازارە تۆزێک باسی نیشانەکانی شەقیقە بکەین لەبەر ئەوەی لە هەموو جۆرەکان باوترە وەکووتمان یعنی ئەو کەسە دووبارە بێتۆ لێ ئەو سەرێشە فترە عیلاج وەرەگرێ بۆ نمونە ئەگەر پاڕاستۆڵێکی خوارد چەند سەعاتێک ئەو نوەرەیە ئەبات ئیتر دوای چەند ڕۆژێک لەوانەیە دووبارە بێتەوە بێ لەوانەیە وا کەم تووشانە بێ لەوانە مانگی جارێ لەوانە ئەفرەتە بێ لە کاتی سووڕی ماگانەیە تووشی بێ یان کاتێک کە سەر ئەشوات و سەری تەڕە و جوان وشکی ناکاتەوە خێرا پەلێتی بۆ دەوامێ موعیدەشتێکی زوو لە ماڵ دەرەچێ کە دوو هەوا کەوت تووشیە بێ هی وایە ئەگەر ئەو ڕۆژە تا ئێوارەش خۆی بپارێزێ هەرکە لە ماڵ دەرچوو تووشیە بێ بەڵام زۆرترەگە ئینسان خۆی پارێزی و سەر وشکاتەوە لەوانەیە تووشی نەبێتەوە یان کە ڕۆژێک ماندوو بوو زیاتر لە ئیشی خۆیان ژەمێک خواردنی لە کاتی خۆیان تێپەڕ بوو یان خەوەکەی تێکچوو کەم خەوت بۆی ئیشێک و مەشغەڵەتێک و ئیمتیحانێکەوە یان ڕاهاتوە لەگەڵ سەعاتێکی معەنە لە خەو هەڵەسێ زووتر هەڵەسێ جاروە حتا ئەوانەی درەنگیش لە خەو هەڵەسن تووشیان ئەبێت یان ئەوانەی فێرن 5 ڕۆژ ئیشەکە بە جددی و لە بەیانی تا ئێوارە ئیشێکی جددی و مەشغوڵە لە ڕۆژی ئەوتڵەکەیە هۆڵی دەی مەگرێنێ ینی ڕۆژی ئەوتڵەکەی کە ئیسراحەتە لەو کاتانە تووشی ئەبێ هەموو کاتێک ماندووبنە عکسەکەشێ لە هەندێک کەسە ئاڕازەکانی چۆنەش سەرێشەکی سەرێشەی شەقیقەکە لە جۆرەکانی تر بە چی جایەکاتەوە پزیشک یەکەم هۆکاری جیاکردنەوە ئەوەیە یەکلایەنەیە بەڵام بەداخە ئەو یەکلایەنەیە لە هەموو کاتێک یارمەتی دەرنیە چۆن تقریبان بە شێوەیەکی سەرەتایی توانین بە 70 نەخۆشیان یەکلایەن بەڵام 70 لەوانەیە هەموو سەری بێشێ لەوانەیە پشتی سەری بێشیانە ناوچاوانی هەردوو لای بێشێ کەواتە 70مان هەیە یەکلایەنەکە شمولی ناکە نیشانەیەکی تری کە نەخۆش نەک نیشانە وەکو بڵێن سکاڵایەکی تری ناوە کە بۆمان باسەکەم نیشانە ئەوەیە دکتۆر بە چاوی خۆی ئەیبینیان بە سەماعەکەیان بە پشکنین ئەیدۆزێتەوە بەڵام سەر ئێشە شەقیقە یا سەرێشەی فشار هیچ نیشانەیەکی نیە هەمووی ئەبێ بە قسەی نەخۆشەکە دەست نیشانیکەی پشکنی نەخۆش بۆ ئەوکەی بووی بزانی نەخۆشی تری لە پاڵەوە نییە
ینی پێمان ئەڵێت سەرێشەکەم پلەیە لەگەڵ دڵمە پلەیە شوێنی ئازارەکە ئەمە زۆر تەشخیصەکەمان بە قۆتەکاتەوە. سێهەم پرسیارکە لە یەکین ئەڵێن ئایا تۆ دڵتێکەڵاتنە هەیە لەگەڵیا یان ڕژانەوە تەیە یان هەردووکیانیان یەکێک ئەگە بڵێ دڵم تێکەڵە بە ئەڕژێتەوە لەگەڵ دوو ئاڕازەیە بڵێ یەک لای سرم ژانەکە و پلیش ئەیە ئەمە 1995 شقیقەیە 5 بۆ ئێڵێتەوە بۆ نەخۆشەکانی تر. ئێمە لە دەستنیشانکردنی نەخۆشیە بۆ هەموو پشکنینەکان کە ئیکێن مەسەن ئەمە MRI CT فحسی خوێنە هەمووی دووشمانەیە پێ ئەوترێ هەستیاری تێستەکە سنسیتیڤیتی سپێسیفیسیتیش تایبەتمەندی تێستەکە تا سپێسیفیتی تایبەتمەندی بە قوتر بێ معنای کەوتمان ئەم نەخۆشیە غەڵەتمان نەکردووە. سنسیتیڤیتیەکەوامانە بیدۆزێنە بەڵام ئەگەری غەڵەتی هەیە. بەڵام ئەم سێ پرسیارەکە نەخۆشمان جوای یاوە نزیکی 94 بە 96 لە هەردوو لای هەم بۆ هەستیاری پرسیارەکان بۆ تەشخیصەکە هەم بۆ تایبەتمەندیش سنسیتیڤیتی و سپێسیفیتی هەردووکی نزیک 195 ئەو سێ پرسیارە بەسیتە. ئەنی کە نەخۆشیەت دوو کەلیمە بۆ پزیشکەکە و دووتی تۆ شەقیقەتە لای غەریب نەبێ لەبەر ئەوەی ئەمە پۆلێن کراوە دیراسەتێکی ئینگلیزی لەسەر کراوە ئەوە سەپان نەخۆش کۆ کراوەتەوە ئاڕازەکانی لە یەک دراوە سێنەکەستانەوە توی پێنجی نەخۆشەکان ئەو سێ پرسیاریان جواب بە شەقیقە بۆ شتی کە نەبووە. دوایەوە تەمان ئێمە دایان پرسیاری لەکەین نەخۆشەکان ئەم سیانە نیە بەڵام ئەم سیانە لە هەمووی مهمترە بینەران هێن من ئەگەر پێشمان وترا شەقیقی قەلق نەبین چارەسەر هەیە ڕێنمایی هەیە کە یارمەتیمانەما ژیانمان خۆشتر بکە ئەگەر سەرێشەکەشمان لە کۆڵ نەبێتەوە بێگومان ئەتوانین ژیانی لەگەڵ بەرینە سەر. یەکێ لە نیشانەکانی تری ئەوەیە بڵێن دەستنیشانکردنەکانی ئەو سەرێشەی شەقیقە زۆربەی کات نەخۆشەکە لە ئیش پەکەخە یان ئەگەر لە ئیشی پەکی نەخە بچێ بۆ داوام ناتێنێ وەکو ڕۆژان مەسەن ئەگەر مۆزەفێک لە دایرەیەکە ئەتوانە ڕۆژانە 40 مراجع بەڕێ بکە لەوانێ ئەو ڕۆژەی سەرێشەکەی بێت توانای 20 هەبێ بە نیوەی توانای لەدا بەس هی وایە ناتوانێت بڕە ئەلە ناتوانم چاوم بکەوە حەساسی چاوی هەیە کەواتەیەکێ لە هۆکارە نیشانەکانی ئەوەیە کە ئەگە تیشکیای لە چاوی نەخۆشەکە ناتوانێت سەیریکە و یان سەرێشەکەی خراپترە بێ یان دەنگ کاتە فۆبیا و فۆنۆفۆبە فۆبیانی ترس ترسی لە ڕووناکی ئەبێ ترسی لە دەنگە دەنگیش ئەبێن تەحمل ناو قەرەباڵغی ناکە ئەگە هەردووکیانی بێ ئەوە تەشخیصەکە بە قوتر یەکی شانی بێ کافیە بۆ تەشخیصکردنی ئەو نەخۆشیە بەڵام ئەگە نەخۆشەکە وتی هەفتەیەک ئەمانە ناتوانن 100% بڵێن شەقیقە بەپێی دەستنیشانکردنی ئینتەرنەشیناڵ بۆی نێو دەوڵەتی ئەبێ 6 هەفتە ئەو حاڵەتە دووبارە بێتەوە ئەی نەخۆشەکە لە ماوەی 6 هەفتەیە چەند جارێک ئەو سەرێشەی دروست بوو بێت. دوو جۆری سەرەکی شەقیقەش هەیە جۆرێکی هەیە ئاگادارکەرەوەی لەگەڵەیە ینی عەرەبەکەی ئەرهاساتی هەیە یان ئۆڕا ینی نیشانەیەک ڕوئە لە نەخۆشەکە یان هەستێک لە نەخۆشەکە دووسە بێ پێش شەقیقەکە لە ماوەی چەند دقەیەکە ماکزیمەم تا سەعاتێک دوای ئەو حاڵەتە سەرێشەکە دەست پێکە. ئەگەر دوو شەقیقی هەبێ دوو نۆرە هەبێ لەو جۆرە لە ماوەی 6 هەفتەیەکەی تر ئەکسەر سەحیلی ئەمە شەقیقەیە بەڵام ئەگە ئەو ئاگادارکردنەوەی 5 نۆرەمان ئەوێ بۆ تەشخیصکردن یعنی ئەگەر بە 4 نۆرە تەشخیصیکەین ئەگەری ئەوە دروستە بێت کە هەڵەمان کرد بێ و دوایی مراجعی بکەینەوە بەڵام ئەگەر نەخۆش هات بۆ لەمان ناکرێت چاڕێ بکەین 6 هەفتە بە ئازارە بناڵێنێ عیلاجێکی سەرەتایی نیە بۆ کۆنتترۆلی ئازارەکە یان عیلاجێکی ئەگەر زۆر دووبارە بێتەوە و لە ماوەیەکی 2 هەفتەیەکە 5 نۆرەکەمان دەستکەوت بێ ئەگەری هەیە هەر شەقیقەکە بێ بەڵام تر ئامەلی زەمانەکەی بۆ دانین بۆ متابعی ئەبێ بکەین دوای مانگێک دوای 6 هەفتەیەک بۆی بزانین ئەو ئاڕازانە چۆنە بێت و زان تەشخیصەکە لەسەری جێگیرە بین یان نە زۆر باش ئاڕازی تریشی هەیە. دکتۆر بۆ ماوەی هیچ ڕۆڵێکی هەیە لە بۆ نەبوونی نەخۆشی سەرێشە لە مندا و لەوەی کەم لە باوکەوە یا لە دایکەوە بۆ مابێتەوە؟ بەڵێ دەوری زۆر زۆرە ینی لە پۆلیۆنکردنی نێودەوڵەتی دەستنیشانی شەقیقەدان نەکراوەتە خاڵێک بۆی ئەماگە نەخۆشەکەوتی بۆ مای بەڵام بەپی سەرچاوە زانستیەکان 90 نەخۆشی شەقیقە کە سوکارێکی ئایا لە دەرەجە 1 بێ دەرەجە 2 بێ دەرەجە 3 بێ کە سوکارێک زۆر نەخۆشیێت بۆ لەم پێ ئەڵێم کە سوکارە هەیەی بێگومان ئەو زۆربەی هەرە زۆری ئەڵێ بەڵێ مزندایەکی باوکی خوشکی پورزە هەڵم بەڵام هی وایە ئەڵێ نەخێر نیمە فکرەکاتوە لەو کاتە ئەڵێ نیمە بەڵام دوای لەست ئەڵەم پرسیار بکە
یعنی بگەڕێ بزانم لە خزماندا هەر وەکو معلومات کە لە سەردانی دووەمەیەتەوە ئەڵە وڵات دکتۆر فڵانە کەسمان وا بوو فڵانە کشمان بوو ئەو وا بوو ئەدۆزیتەوە ینی بەڵام کە تۆ ئیشت پێی نێ خۆ تۆ دکتۆرین بۆت باسیکەن پێی نازانی تۆ بەڵام ئەگە بگەڕێ لە خزمان تاس لە دەنەخۆشە نۆیان کەسێکی تری هەیەی شەقیقەکە بەتابەتی بەڵام سەرەشەی فشارەکە وانە مەسەن سەرێشەی ئەوانەی بۆی دەماری پێنجەم و ئەوانە وانین زۆر باشە دکتۆر هیوامان هەیە لە مانگێکە دو سێ ڕۆژ لە کاتی پیسەپسر و جیاوازدا سەرێشە و ئەمەی توژەوێ بەڵام هیواژەیە بەردەوام بەلانی کەمەوە لە مانگەکە 20 ڕۆژ 15 ڕۆژ سەرێشەیەکی بەردەوام و ئازارابی لەگەڵدایە جیاوازی ئەم دوو جۆرە لە سەرێشە چیەوە چۆن چارەسەری ئەوەیان بکرێت کە هیوا هەیە 15 ڕۆژە من لە عایلەی خۆمانە بینیوە بەردەوام سەری ئەبەسێ بەردەوام ئەناڵێنێ بەردەوام بۆ منە هاواری سەریەکە 15 ڕۆژ و 16 ڕۆژ هیوامان هەیە زیاتریش پرسیارێکی زۆر جوانە ئەلحەمدوللا خۆشبەختانە زۆربەی نەخۆشەکانمان ئەوانن وا 4 جار و 5 جار و 6 جارە کە بە ئاسانی ئەتوانین کۆنتڕۆڵیکەن بە چارەسەر بەڵام هەندێک نەخۆشێ فعلکێت بۆ لە دەڵێم بە درێژەی مانگەکە هەموو ڕۆژەکان هەمەیە ئەڵێکە 4 ڕۆژ لە مانگەکە ئیسراحەتم باتێ زۆر مەمنونم ئیتر شەرت نییە بەردەوام بێ شەقیقە خۆی میزەی شەقیقە ناسینەوەکی ئەڵێ سەرئێشەیەکی دووبارە بووە بەردەوام نیە دووبارە بووە بەڵام لەو کەسی کە ساڵانێک دووبارە ئەبێتەوە مەڵە لە پێشە مانگی جارێک دوای ئەبێ بە 2 جار 3 جار زیعکە وردەوردە لەگەڵ تێپەڕبوونی کاتە لە زۆر نەخۆشە کە عیلاج وەرناگرن و هۆکارێک هەیە دووبارە بێتەوە لە ژیانیان زۆربەی کات ئەوە ژمارەکەی لەوانەیە بگاتە 15 جار لە مانگەکە ئەو کاتە پێترێ شەقیقەی درێژخاین مزمن کرۆنیک ماگرێن جاروا هەیە ئەبێتە درێژای مانگەکە هەرامە بەڵام ئەوەی کە جای ئەکاتە سەرەشی فشار شەقیقەکە ئیسراحەتی هەیە هەموو ڕۆژێ هەیەی بەڵام هەر 24 ساعتەکە نییە بەڵام ئەوە 100% نییە هەیە ئەوە نەسەرێشەکەی لێ دووبارە بۆ تۆ شەقیقەکە ئاڵۆزبوونە گلێی ڕوویاوە کە خەمی سەرێشەکەیەتی کەی بۆیێت کە ئەو خەمەی بۆ دروست بوو خەمەکە ئازارێکی کەمی بۆ دروستەکە ڕۆژانە کەواتە ئەو سەرێشەی فشارێکی هەیە لە ترسی سەرێشەکەیە کە ئەوە ئیزعاجە پێ و ئەترسیە بۆی بێ ترسی هاتنی سەرێشەکە سەرێشەیەکی ڕۆژانەی بۆ دروستەکە بەردەوام نۆرەی کتوپڕەکانیشی بەسەرایەت چۆ ئەمە ئەو سەرێشە بەردەوامە بێ هەژ نۆرەی وامان هەبێ کە زۆر وازح و بەرجەستە بێکەوە پل باولایەکی سەری بگرێ و ئەڵنجی بێتەوە لەگەڵی ئابڕژێتەوە تر ئەو کاتە دەستنیشانێکین بە سەرێشەی درێژخاین سەرێکی درێژخاینیش فەرقیە لەگەڵ عیلاجەکانی ترە هەندێک عیلاج تایبەتمەندترە بۆی وەکو دەرمانێکی حەب پێترێت تۆپێرامەید تۆپاماکس ئەوە دەرمانی گەشکەیە خۆی لە پێشە بۆ چەند جۆرێکی سەرێشەش بەکارێت کە ئەگەمەجا لە باسی بکەن ئەوانەی وا فشاری مێشکیان بەرزە بێتەوە بۆی کۆبوونەوە ئاو لە ناو مێشکیان بۆ ئەوانەشەکرێت بەکاربێنە بەڵام دەرمانێکی زۆر چاکەیانی یەک و FDA ئەمریکای لەسەر وەرگرتووەکەوا یەکەم دەرمانە بۆ ئەو جۆرە سەرێشە ئەگەر ئەم دەرمانەمان یا پێی و تەمان دووسێ جۆر دەرمانی کەمان تاقی کرد بێتەوە بۆ ئەم جۆرە نەخۆشانە ئەو کاتە پەنا ئەبێن بۆ چارەسەرێکی تایبەتمەندتر کە دەرزیە دەرزی ئاژنینی سینی نییە بەڵام نزیکە لەوە دەرمانی بۆتۆکسی بۆ ئەکرێت هەر ئەو بۆتۆکسێەوە بۆ جوانکاری بەکارێت ئێمە وەکو عیلاجی پزیشکی نەک جوانکاری بەکاری ئێنین بە دەستی دکتۆرەکە بێ بکرێەوە بێ دەورەی تابەتی بینی بێ لە سەری و بزانێ ئەو شوێنانەوە ئەکرێ لێ ئەکرێت بۆ 31 شوێن بەکاری بێنی ئەکرێت بۆ 39 شوێن ئەگەر نەخۆشەکە زۆر بێ 155 وحدەی ئەوێت کە لێبێ هەر 5 وحدە بە سرنجی ئینسۆلین کە ئازاری نییە ئازارێکی زۆر کەمی هەیە لە بەشێکی بۆ شوێنە لە ناوچانوانی نەخۆشەکە و لە لاتەنیشتی سەری و لە پشتی سەری و لە سەرشانی لێ ئەی نەجاحەتێکی زۆر بەقوەتی هەیە عنی 16 بۆ هەفتای نەخۆشەکان ڕزگارێن ئەبێنی بنبڕە بێ نەخۆشەکەتیە ناتوانین بڵێن بنبڕابێ بەڵام زۆر ئیسراحەتەکەن پێی بۆچی ئەمە لە کۆمەڵگەی نامۆیە ئەم جۆرە لە چارەسەر و 39 شوێن دۆزینەوە بۆ لێدانی ئەم جۆرە لە دەرزیە ینی شوێنەکانی زۆر وازە تاقیمیەکەی لێ ئاسانەکەی ئەمەدامە هەیە ئەم جۆرە لە چارەسەریان بۆچی کەمە و دەگمەنە و تا ئێستا نامۆیە خۆی هەر عالەمیان تازەیە تقریبەن 10 بۆ 15 ساڵێک ئەبێت دۆزراوەتەوە ئەگە کەمتریژ نەبێت جەماعەتێک لە چیک زۆر ئیشان لەسەری کردووە کە من لە 1-2 کۆنفرانسی ژیانە بینی من ئەوانە جا ئەم چارەسەرە بۆچی خەڵک نایکە زۆر لەبەرەوەی دەرزیە
خەڵک بە عام ئێمە نەخۆش ئێمە لە دەرزی ئەترسیەوە ئەزانێ هەموو دەرزێک مزاعفات و مەشاکلی هەیە ئەو دەرزێت زۆر مزاعفاتی کەم و مزاعفاتێکیش هەبێت چاکە بێتەوە ڕەجعیە مەفعولی دەرزەکە نەما چاکە بێتەوە بەعزێ نەخۆش بۆ یەکی تر بە تەواتی بنەبڕە بێ ئەوەشی بنەبڕ ئەبێ 3 مانگ تا 6 مانگ بەلای کەمەوە چارەسەر بێ نەخۆشمە تا 8 مانگ نهاتوێتەوە هیوا هەیە بۆی ئەکی ترە نایەتەوە ئیتر بە تەواتی ڕزگاری بۆ هیواشە ئیسفادە ناکە لەبەر ئەوەی وەکوتمان ماگزیمەستا هەفتەیان لە 10 نەخۆشە 7 نەخۆشمان ڕزگارە بێلی ئەو حوتە ئیتر بەلای کەمەوە 6 مانگ 3 مانگی زۆر ئاسوودن ئەگە تۆزێک ئازانمە دوای 6 مانگێمە بۆیان ئەکەینەوە کۆرسێکی کەی بۆ ئەکەین تۆ لەکوێ مانگەکە 15 ڕۆژی ژیانت نەبێ و سەرێشە ئیزعاجت کۆ لەکوێ نیو سەعات لە بەردەستی دکتۆرەکە ئەو دەرزیانت بکات تۆزێنوکی دەرزێکە ژانێکی کەم بکە زۆر سەلامەتە تو ڕزگارە بێت تۆزێک کولفەشی هەیە بەڵام ئێستا بۆ تۆکسە ئەمریکیەکە تۆزێک گرانە ئەگەر زۆر ئۆریژناڵ بێ نزیک 6 وەرەقە بەڵام شەریکاتی تری کۆری هەیە ینی تقریبەن بە وەرەقەونی و ماگزیمەم 2 وەرەقە تۆزێک حەقدەسیشی هەیە نەخۆشەکە ئەنی لە دەرمانی کیمیاوی خواردن و ئەوانە ڕزگاری ئەبێت ئەی زۆر سوودیە طبعاً بۆ هەموو کەسێک نابێەوە ئەبێ دکتۆر ئەو پۆلێنە بێ مزمینەکە بێ 15 ڕۆژ یادە 15 ڕۆژ کەمتر بێمە دەرمانەکانی تر بەکارێنین چارەسەکانی هەر لە ئامۆژگاری مەزەن بەعزای ڕاضە بکە بۆ شان و ملی تەنزیمی خەوی بکە تەنزیمی خواردن ئەم مرۆڤە 15 ڕۆژ بەسەریەکەوە ئەم جۆرە سەرێشە و ئازاری هەیە لەگەڵ یەکێکا کە بەونە 10 ڕۆژە 5 ڕۆژە کەم زان چۆن هۆکارەکە زۆر وازح نییە بۆچی وایە بۆچی زەید وایە و عەمەڕوانیە مەسەلەن ئەمە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ جیناتی کەسەکە ئەگەڕێتەوە بۆ ماماوەی ئەو کەسە ئەگەڕێتەوە بۆ ژیانی کەسەکەش مەسەن سترێز لە ژیانی زۆرە قەلق لە ژیانی زۆرە کەم خەوی لە ژیانی زۆرە تێگەی چوان خوراکی منەظەم نییە یا ئەو جۆرە خواردنانەوە توی شەقیقەکە بەخۆی نازێنە بەکاری ئێنێت تەمان ئێمە لە مەرحەلەیەکەمە ئەوانە هەمووی بۆ چاکەکەینەوە ئامۆژگاری ئێنی ڕێنمای خۆراک و پارێزەکانیشی پێی ئەڵێن و دەرمانی ئێنێ لە پێشە دەرمانی بەسیط دەرمانی بەسیط و کولفەشی کەم نێ بکە بتوانێت 6 مانگ بەردەوام بێ 6 مانگ کەمتر بێ ناتوانین گارانتی بین بە هیچ نەخۆشەکە کۆنتترۆل بێت تا جاربێت تا 9 مانگیش ئەڕێن بۆ نەخۆشەکە گە کۆرسێک چارەسەرینەکە ڕێستێکی ئێنێ لەوانێ کۆرسی کەی بینێگە دووبارە بۆلی بەڵام ئەوانەمان بەکارهێنا و ئەنج پەنابێن بۆ دەرزیەکە و بۆ تۆزێک کولفەی مادیشێ دکتۆر بەردەوام بوون لەسەر نەخۆشی سەرێشە چ حاڵەتێکی تر بۆ مرۆڤ دروستەکە بۆ من ئایا حاڵەتی وامان هەیە لە بەردەوامی و زۆری سەرێشەکە بگاتە بەونە حاڵەتێکی مەترسیدار بۆ نەخۆشەکە یان بخوا نەخواستە ڕوبەڕووی مەرگ و لە دەستچوین ژیانی بکاتەوە جان طبعاً ئێمە وتمان سەرێشە لە سەرەتای سەرەسی سەرەتاییمان هەیە کە خودی خۆی سەرێشەکە ئەوانە الحەمدە هیچی کوشندە نین مەشاکلێکی وایان نییە بەڵام شەقیقا جارە بازێ پەڵی سپینە و مێشکی ئینسانەکە دووسەکەی جێ مەترسی نییە ینی ئەگەر چەوری بەرز بێ و سەکەمە زەختی بەرز بێ ئەوانە ئێمە دەرمانێن ئەینێ بۆ خوێن ڕوونکردنەوەکە و جاروایە مشکلەیەکمان بۆ دووسەکە لەگەڵ نەخۆشی کێ تێکەڵە بێ بەڵام کە بینیمان ئەوە لە ئەمەڕای نەخۆشەکە مطمئنیەکەن کە ئەمە علاقی بە شەقیقەکەتەوە هەیە زۆر نادرە لەوانەیە لە 1000 نەخۆشە یەکی کەمتریش بێ کە تووشی جەڵتە ئەبن کاروایە جەڵتەی بچووک ئەبن یان جەڵتەی دەماری چاو ئەبن چۆن بازێکی وا هەیە لە چاوای مەسەن لە کناکاو نیوەی بینی چاوی ئەڕوە بۆ چەند دقیق لەوانەیە ئەوان علاماتی پێش شەقیقە بەکوتمان وشارکەرەوەکەی بێ چاوی لێڵە بێ یا پەڵێتە سەر چاوی پەڵەکە جیا تەبعاً لە چاوی لێڵبوونەکە مەسەن ئەگە نیوەی بینی بڕوا لە چاوێک ئەوانە ئەگەری هەیە مەسەن جارە جارەکان دابخرێ نەکرێتەوە بەعزێ دەرمان هەیە نابێ بیان دەینێ ئەو کەسانە بۆی بەدە دەرمان هەیە ڤازۆسپازمەکانی تەسکمونەی گۆری خوێنەکە بێتە جەنوبی بکەین نەو نەخۆشانەکەەوە ئینزارکەرەوەیان هەیە بە گیرانی دەماری چاوی نیوەی بینێن یان ڕوبعێکی بینینی چاوێکی ڕەشە بێتەوە زۆر باشە دکتۆر خەڵکی وا هەیە دەڵێ کە من گۆشتی سوورە خۆم سرم دێتە ژان و ئێژەکە بە تایبەت بەشی دواوەی سەر ئەو خۆراکانە کامانن کە دەبنە هۆکاری ئەوەی کە سەرێشە دروست بێت لە مرۆڤەکاندا ئایا هیچ خۆراکێک پەیوەندی بە سەرێشەوە هەیە و دەبێتەوە کاری زیادبوون و دروستبوونی سەرێشە بێگومان لە هەموو سەرچاوە زانستیەکانە و لە کتێبە زانستیەکانە باسی ئەوە کراوە کە نەخۆشە بێ ئامۆژیاری بکەی لە بەبارەی جۆری خواردن بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبین لە حیاتی واقعیە زۆربەی هەرە زۆری نەخۆشەکانمان کەیەنەوە
ئەڵێن زۆر پەیوەندی نییە، پەیوەندی نادۆزن لەگەڵ خواردنێک و شەقیقەیە. بەڵام ئەو خواردنانەی وا دۆزیومانەتەوە خۆمان لە نەخۆشەکانمانە کە باسییان کردو بۆمان کە گەڕانەوە ئەڵێ فڵانە خواردن نەخوارد زۆر فەرقم کرد یا فڵانە خواردن ئەخۆم تووشم ئەبێ، یان بەخۆی نازانێت کە باسی بۆی ئەەکەی ئەڵێ ئەو خواردنانەی تر وشیارتر ئەبێتەوە. سێ خواردنی ڕئیسی هەیە. یەکێکیان شۆکۆلاتە نەستەلە کە ئۆریژناڵ بێت تا ئۆریژناڵتر بێ و مادە ڕئیسی شۆکۆلاتەکەی تیابێ ئەوە ئەگەری توشبوونی هەیە. یەکێکتر بەنانە کە تاڕەمینی تایە و مۆزیانی. یەکێکتر لە خواردنەکان هینە پەنیری شێدەر، پەنیری مەشکە توانێمە لە کوردارێ ئەوەی کە زەردەکرێت لە مەشکەیە، یان ئەو پەنیرانی کەوا سەنایوەکو گرافت و سەقەر بە تایبەتی ئەوەی کەوا لە ڕەنگی ئەوانە بێت ئەوکان بۆ دروستبوون و بەردەوامی سەرێشەکە. ئەتر کۆمپانیەکان لێ ئەنووسێ شێدەر چیز، ینی ئەگە پەنیری شێدەر پەنیری سپینایکە پەنیری شێدەر ئەیکە، ئەمە سێ ڕئیسیەکەیە. بەڵام لە ئەوان بگەڕێتەوە ئەوەی کە استقرای ئێمە بۆ نەخۆشەکانی خۆمان ماست جاروایە ئەیکە، چەرەزات ئەیکا بەعام ینی شەرەزات تر بستە بێ باەم بێ ئەنی ئەوانە گوێز بێ چەندانە نەخۆشمانە بێ بە باەم زۆرە بە گوێز باسیەکەن کەمێک نەخۆشەکان و خومرەی نان، ئەنی ئەو نانەیەوە خومرەی تێکرێ ئەو سۆدەکە ئەکرێتە ناونان لە نانەوەکانی زۆر لە نانەوەکان بڵاوە زۆر بەکارێن وەداخوانێ ئەو شتێکی زیادرێ مەقنیە بکرێتە ناو خواردنەوە. ئەوانە زۆرینەکە. گۆشتی سوور نەخۆش زۆر لێ ئەترسێت و باسی ئەەکەن، بەڵام فۆبیایەکی زیاد لە پێویستی دروست کردووە، پێویست ناکەوانە لێ بترسین و اینکەین. من شایەتی ئێم نەخۆشم هەیە باسی کرد، بەڵام زۆر کە من لە ماوەی ساڵێکە دوو نەخۆسیە نەخۆشەکە من ڕۆژانە بەلای کەمەوە لە 20 نەخۆش ببینم 4 بۆ 5 شەقیقەیە ڕۆژانە. یعنی تۆ تەسەوور کە لە ماوەی ساڵێکە لەوانەیە 1000 نەخۆش زیاترەکە چەند 1000 نەخۆشێکەکە لەوانە بە 5 دەست ئەژمێن ئەوانەی ئەڵێ بە گۆشتی سوور تووشم، بەڵام ئەوانە فعلانە کە گۆشتەکەم خوارد تووشمە بێت. لەبەر ئەوە ئەگەر نەخۆشەکە طبعاً هەموو شتێکیش ئەو کۆڵن مازادە عن حد انقلب ضده، يعني لە حدی خۆی زیاتر ئیسراف و زیادڕەویمان تێ کرد و کول وەشرب ولا تشربوا خوا تعالى قورآن فەرمێ زیاد ڕۆیشتین لێ حتمما کاردانەوەیەکی تری ئەبێ بەولایترە. زۆر باشە دکتۆر، سترێس و بارە دەرونیەکان و ماندووبوون و کەمخەوی و زۆر جار ئافرەتێ هەواڵی کۆچی دوایی باوکی ئەدرێتێ، ئەمانە بەردەوام تووشی سەرێشە بن. پێم خۆشە باز لە کاریگەری بارە دەرونی و ئاڵۆزیە دەرونیەکان و نەخۆشی قەلەقی و خەم و خەفەت و ئەوانە بکەم. ئایا ئەمانە هیچ ڕۆڵێکیان هەیە لە زیادبوون و دروستکردنی سەرێشەدا؟ بێگومان خۆی جۆرێک سەرەکیمان هەیە کە پێمان و سەرێشەی فشار کە بۆی قەلەقی و دڵڕاوکی و سترێس و نەبوونی ئارامی لە ژیانی ئینسانەکەیە. جارە ئەوانەی وا سەرەشەی فشارێنە پرسیانن لێکە ئەڵێ من زۆر مرتاحم و خەمۆکیم نییە و قەلەقیم نییە و بەڵام ئەو خۆی هەز ناکەن جۆری ئیشەکەی وای لێ ئەکات ئیشەکەی ڕاکەڕاکەیە ئارامی نیە و تەلەفۆن ئەکا و قەلەقە و پارەکەی ڕەوی و پارەکەی هاتووە مۆعیدەکە هاتوو مۆعیدەکە ڕۆ شەرت نیە پەیوەندی بە پارەشەوە بێت. هەر کەسێک ئیشەکەی چەند موهیم بێ یا موهیم نێ بۆ ئینسانی هەموو ئینسانی ئیشەکەی موهیمە بەلایەوە. ئێمە هیچ ئیشێک بەکەم نازانین لەبەر هەموومان تاوەکاری یەکتری. تۆ هەر کەسێک ئیشی کرد بە شوێنەی و هادیئی بیکاوە بە عەساب نەیکات، بە عەقڵ و ژیرانە ئیشەکە بکە نەک بە دڵ بیکە دەبرە تووشی ئەم کێشەیە نابێ. ئەگە سترێسی بوو تووشی سەرێشەی فشارە بێ، ئەگە شەقیقەی بوو بە سترێسەوە هەڵسو کەوتی کرد حتمما نۆرەکەی بووێت. خەبەری ناخۆشیشی بۆ هات ئەبێ عنی دائیمەن ئێمە هەر خەبەرێکی ناخۆش بێت بە شێوەیەکی ئارام و سادە و بە شێوەیەکی مقدماتێکی تیا بێ بۆ کەسەکە بۆ ئەوەی خەبەرەکە بە ناخۆشی نێن بێ بۆی نەبێ بە سەدمەی دەرونی. چونکە لەوەی سەرێشەکە جاروە ئەو کەسە بۆی ئەو سەدمە و تووشی کۆنڤێرشن ئەبێت، ینی چی لێت ئەی نەخۆشیێکی دەرونی و قورسی بۆیەت خۆی ئەکا بە شەلل خۆی ئەبورێنێتەوە نەخۆشەکە لە سەدمەکە تەحەموڵ ناکە مێشکی وەکو مێنتەڵ دیفێنس میکانیزم هەیە، ینی وەکو دیفاعێکی ئۆتۆماتیکی لە مێشکی ئینسانە بۆ ئەوەی لە فشاری ئەو ئەزمەیە ڕابکات خۆی ئەبورێنێتەوە. ئێمە ناڵێن ئەبورانەوە کە ئەمە ئەفتیعالەکە بۆ ئەوەی جەزبی ئینتیبا بکەن، خۆی دەرونی تەحەموڵ ناکە خۆی ئەبورێنێت بۆ لای دکتۆر هیچ نادۆزینەوە. ئێمە لەوانەیە ئازارێکی بۆ دروستکەین بەعزێ دەرزێکی ڤالۆمی لێنێت تۆزێ ئەخەیە دوای بەری ئەیە
هەنێ گەر بێت و بە شێوەیەکی ئارام و بە سەبوور و بە شێوەیەک و چەند ئاەتی قورئان و چەند حەدیثێک و ئارامێکی ئینسانەکە بکرێتەوە تحملی سەدمەکە ئەکات. وەرەوە جووری ئینسانەکە لێکدانەوە و فکرکردمان لە شت زۆر مهمە. ئەنی ئەمە دائیمەن بە نەخۆشەکانم ئەڵێم، یعنی ئەگەر ئەوەی بەگوێم بکەین بکە ئەڵێم تۆ بوو ئەو کەمکردن ئەو فشارەی خۆت و ئەو قەلەقی و ئەو خەمۆکی شتەوە دروست کردووە شتەکە پۆلێن کە بۆ دووشت یا دنیاە یا قیامەتە. ئەگەر دنیا بوو دنیا لای خوا باڵا مێشولەیەک نانێ بۆچی ئێمە بۆ دنیا زاتی خۆمان بکوژین نەفسی خۆمان لە هەمووی مهمتر حتا بەپێی ینی ئەوانەی وا ئیشی دەروون ئەکەن و ئەوانەی وا ئیشی تەنمی بەشەری ئەکەن ئەبێ ئینسان زاتی خۆی لای مهم بێ چکم بەم زاتی خۆتە قیامەتیش ئەکریتەوە. ئەنی ئەم زات بەم زاتی خۆتە نەجاحەکە. ئەگە زاتی خۆت ڕووخان تووشی نەخۆشی ئەبیت نەخۆشیەک بایی دەبێت و ئەیکی بەسەد لە خۆت و ئالۆزێکی ئەگەر لە مانگی یەک جار سەرێشت بە ئەیکی بە 10 جار سەرێشە سەرێشەی فشار لە خۆت دەرن سەرێشی شقیقە دووچەی هەر جۆرە سەرێشەیەکی کەشە بێ هەر زیاکە هەر نەخۆشی کە دەبێت معنویاتت بەرز ورەت بەرز بوو. جا ئەگەر مەوزوعەکەش قیامەت بوو خەفەتی قیامەت دڵخۆشکەرە ئەبێت تۆ لای خۆ ئەجت گەورەیە کە خەمی قیامەتی خۆت نەک بیکی بە خەمەوکی و بیکی بە سەرێشە کاتە تۆ لێکدانەوەکەت بۆ قیامەت و بۆ دنیاش غەڵەتە کە ئەو نەزەری گۆڕان ئینسانەکە ئیتر ناچێتە ئەو بارەوە بە نەخۆشی دەری ببرێت. زۆر باشە دکتۆر کاتە باز لە ڕێگاکانی ڕزگاربوون و چارەسەر بکەین لە نەخۆشی سەرێشە. ئێمە بە چه ڕێنمایی و هۆشیاری و خواردنێک و جۆرێک لە ژیان دەتوانین سەرێشە لە خۆمان دوو بخینەوە جارێکی دیکە تخونمان نەکەوێتەوە. وەکو هەر ئێستا ئاماژەمان بۆی کرد یەکەم شت ئەوەیە فشاری دەرونی کەمکەینەوە بەرنامەیەکمان هەبێت لە ژیان کەەوە هەمووی قەلق و ڕاکەڕاکەوشت نەبێت و هەروە خواردنێکی تەندروست بخۆین و ئەو خواردنی کە ئەزانین سەرێشەکەمان توش ئەکا تاقیکێنە لە ژیانی خۆمانە فتری مانگێک دوان لە خۆمانی بگرینەوە دواتر یەک بەیەک دەسی پێ بکەنە حەزم لە پەنیرە زۆر با هەفتەیەک هەموو ڕێ پەنیرەکە خۆم کە تووشی نەکردم معنە پەنیر لە زمانی مەمنوعات نییە بۆ من دواتر مۆزەکە ئەخۆم دواتر نەستەلەکە ئەخۆم تەجروبەیەکی لە خۆمەکەم بۆی لێی بە دوورمەوە و چالاکی وەرزشی زۆر زۆمە بۆ ئینسان وەرزش هەم لە تەندروستی لە شێکی عام دروستەکە هەم لە سەر ئێشەش دوورمان ئاخات لێ ژیانێکی تەندروست و چالاکیەکی وەرزشی هینمان هەبێ هەفتەی دووسێ ڕۆژێکمان هەبێ دەرچویان ڕۆژانە بەعزی ئەلعابی بەسیت و سویدی بکەین لە ماڵی خۆمانە هەروەها جۆری خەوەکەمان تەنزیم بکەین خەومان تەنزیم بێت و هەروەها کاتی ئیش دیاری بکەین کاتی ئیسراحەت دیاری بکەین کاتی خزم و کەس و کار و دەوروبەر و ئەمانە دیاری بکەین جانبێکی دەرونی مستەقرمان هەبێ ئەمە لایەکی غەیری دەرمانی چ بە پاراستنی خوراک بێت چ غەیری خوراک بێ دوای ئەوە ئەڕۆینە سەر دەرمانی ئەو دکتۆری کە چارەسەرمانی کرد یەکەم لی تێبگە نەخۆشەکەمان چێ پێمان بڵێ بە گوێرەی نەخۆشیەکە ئەو مدە زەمەنیکەوە چارەسەری بۆماندانا پابند بین پێی من مشکلم ئەوەی لەگەڵ نەخۆشەکە زۆربەی نەخۆشەکە من پێ ئەڵێم خوشکی بەڕێزم زۆربیان خوشکن با بڵێن خۆش ئەم نەخۆشیی تۆ درێژخایەنیەکی تایە دووبارە بوونەوەی تایە پێویستەکە تۆ 6 مانگ ئەم دەرمانە پابندبی پێی ئەگەر ئیشی نەکرد بە سەردانم کەیتەوە تا بۆت ئەندازەکەی زیاب بکەم یان گۆڕانکاریەکی تیا بکەم لەوانە ئەم دەرمانە بە تۆ نەکرد بە دەرمانێکی کەت بۆ ئەیەمێ سەرنێ هەموو دەرمانێ بۆم ئینسانێک پێ و جیناتمان جیاوازە ئێمە خەتای دکتۆرەکانی و خەتای ناچینەوەی نەخۆشەکە نییە کە تۆ دەرمانی یەکەمت پێنەکەوێت دەرمانی دووەمە دەینێ بەڵام تۆ ئەبێ 6 مانگ بیخۆی زۆربەی کات ئەڵە مانگ یەکەم خواردم شکر الحەمدە سەر ئێشەم نەما نەمزانی بە کوێ ڕۆی بەڵای دوای ساڵەیەتەوە بۆلام دوای 6 مانگەوە دکتۆر هەم دەسی پێ کردو لە ئەوسا خراپتر ئەمە معنای مودەکەی بەکارێنی وایە 2 مانگ یەک جار کڕیمەوە لە سەری دووبارەم کردەوە نایکاتە 6 مانگ ئێمە ئەو 6 مانگەمە بەسمان پێی ئەوەیە ڕوون بێ لات نەخۆشەوە کە 6 مانگی بێ سەرێشە تۆ پێشەوەی بێ بۆ لای دکتۆر ئەڵێ لە مانگێکە 6 جار بۆ مەعاد ڕۆژی 12 سەعات ئیزعاجیەکردم دوای بوو بە 3 جار و هەر جاری 2 سەعات حەبەکە ئەخۆم 2 سەعات زۆر مرتاحی چکەم تۆ لە 6 جارە بیتە سەر 3 جار و 3 جارەکە لە 12 بێ بە 2 مرتاحی بەلای خۆتەوە باش بوویتە بەڵام بە دڵی دکتۆرەکەت نییەوە چۆن بنەبڕ نەبووە تۆ نایەتەوە بۆ سەردان نەخۆشەکە 6 مانگ تاوەکە بەو شێوە ئەلە دکتۆر دەرمانێ بمشتم تۆ بنەبڕ نەبووە تۆ ئەبێ بە دەرمانەکە وال دێ بە سەر ئێشەکەت بنەبڕ بێ بە تەواوەتیتر مێش کرد ئەو خۆی واوەری کردەوە لەگەڵ سەر ئێشەکە و ئەو ڕاهاتنێکەوە فێربوونەکەی هەیە ئەبێ بڕوات طبعاً ئەمە لە سەرێشەی فشارە 3 مانگە مدەکە
ئێمە دەرمانی دەرونی عینێ دەرمانی دڵخاوکەرەوەی عینێ زۆر بکات ئەنواع دەرمانمان هەیە بۆ ئەوە دەرمانی ئارام بەخشی ئێنێ ئەڵە تۆرخۆ من نەخۆشی دەرونیم نییە بۆچی بخۆم نەخیارمە بۆ دەرونی نییە ئەمە خۆشار نیە تۆ دەرونی نەخۆشی دەرونیش عیب نییە نەخۆشی دەرونی سامووی بنەماکانی گەڕاوەتەوە بۆ تەغیراتی کیمایی کە لە مێشکمانەوە بەعزێکی دۆزراوەتەوە و بەعزێکی نەدۆزراوەتەوە کەواتە تۆ چارەسەری وەری سەردانێکی دکتۆری دەرونیە هیچ عیبێکی تیانە تێگەی چۆن و دەرمانەکە بخۆ کۆرسی خۆت تاوکە ئینسانێکی نۆرماڵ دەرەچی و لەوانەیە ڕزگارە بێ بە تاواوتی لە سەرێشەکە ڕزگاریش نەبوو ئەتوانی ئینسانێکی پرۆدەکتیڤ و ژیانێکی چالاکانە خۆت بکەوت لە دەوام دواناکەوی و مڕاجعەکانی خۆت بەڕێوەکەیت و داهاتی خۆت زیاکەیت و دەرمانەکە شەخۆی ئیتر ئەگە دوای مدێ دووبارە بۆلێت کۆرسێکی کە دەرمانت بۆ تازە ئەەکەینەوە تر ئەگە دەرمانی حەب چارەسەر نەبوو دەرزی هەیە و ئێستا دەرمانێکی تازە دۆزراوەتەوە ئەم ساڵ دۆزرایەوە و وکالەی ئەمریکی بۆ ئەغزێ و ئەدوێ FDA ئەپرۆڤەڵی پێیە تەمان وەکوتمان هۆکارەکانی شەقیقات جۆرە جۆرە ئێسەر لە لێکۆڵەنەوەکان دۆزیانەتۆ کەوەها ڕسیپتەرێک هەیە مستەلیمێک هەیە لە خانەکانی مێشکمان ئەستیلامی مادەیە کە پێ ئەڵێن کالسیتۆنین جین ڕێلیتد پێبتات ئەو کالسیتۆنین ڕێلیتد پێبتات ئەم پێبتادە مادەیەکی پرۆتینیە ئەچیە ئەنووسێ بە ڕسیپتەرێکەوە و جینێک هەیە دروستیەکە ئەو جینەکە بۆ ماوەیەک هەیە ئەو تەدەخلیان بەڵام ئەتوانین بەرگری بکەین مەسەڵەن بن ئەم قەڵەمە خێتە ئەو پەرداخەکە فەتحێکی ئەگە ئەو پەرداخەمان داخست قەڵەمەکەیت ناچێتە ژوورەوە ئەو دەرزیە دەوری هەیە ئەو ڕسیپتەرە بلۆک ئەکا تا مودەی 1 مانگ ئیتر 1 مانگ هۆکاری سەر ئێشەکە کە دەمانەکە ئەو ڕژوێنە و دەسەکە بەیەت گیراوە ئیتر سەر ئێشەکە دروست ناکە نەخۆشەکە تا ئێستا کولفەکەی توێ گران نزیک $500 زیاترە بە وڵاتی خۆمان داخل نەبوو هێشتا بەڵام ئەمریکیەکان بەکارێنن نەگە ئەوروپیەکانیش بە ئەوانش ئەپرۆڤەڵیانیاوە پێی بەکارێت دکتۆر کۆتا پرسیارم لە کۆمەڵگەی خۆمانە زۆر جار دەگوترێ من بە کەڵەشاخ ئەتوانم چارەسەری سەرێشە هیوا هەیە دەڵێ بە شێلان هیوا هەیە دەڵێ بە بەستن و زۆر شتی دیکە کە بە دوور بێت لە دەرزی و لە حەبی کیمیایی و لە چارەسەرە پزیشکەکان ئەمانە هیچ گرنتێکیان هەیە بۆ لابردنی ئازاری سەرێشە بەڵێ زۆر نەخۆشیەوە بە تایبەتی جۆری دووهەم کە زۆر باوە لە سەرێشە سەرەتایەکان سەرەکی فشار سەرەکی فشار مەشهورە لەگەڵ سەرێ ملی شیژانەکە نەخۆشە شان و ملی تەشەنوجەکە بۆ زۆربەی نەخۆشەکانی شەقیقش شان و ملی تەشەنوجیان هەیە بە تایبەتی ئافرەتەکان ینی زۆربەی کات گەنجە تەمەنی ئەوە نیە بڵێ ئەمە سەوەفانی ملیە 18 ساڵە 20 ساڵە 25 ساڵە ئەوە نیە بڵێ ملی کێشەی هەیە پێش ئەوەی سەرشەکە دەست پێکات شەنوجاتی بۆ دوورسە بێت ئەنی ئەمانە ئەگەر بەعزی ڕاضەی مل بکەن بۆ ئەوی ماسوولکەکانیان گرژ نەبێ خاو بێت و زۆر ئیسفادە لێکن بە تایبەتی دیراسەیەکم بەرچاو کەوت دیراسەیەکی بەریتانیا ئەڵێت تەمارینی ئەرتیخائی ینی تەما ڕاهێنانی خاوکردنەوە بۆ ماسوولکەکانی ملوشان مقارنە کراوە کۆمەڵێک نەخۆشێنە بەس تەمارینێنەوە پێ کۆمەڵێک دەرمانی ئەمیترپتلین کە یەکێک لە دەرمانە سەرەکیەکانی ئێمە بکە بەکارێنی کە دەرمانێکی دەرونیە سیر کرداوە ئەوە نە ئەو دەرمانە دەوری بووە ڕاضەکان جای مەگە ڕاضەکە ڕابت بکەین و دەرمانەکە پێکەوە زۆر نەتیجەیەکی چاکیە بێت ئەنی خاوکردنەوە زۆر دەوری هەیە حیجامەش ئەوە بەکار هاتووە من هەر نەخۆشی خۆم بووە هاتووە ئەنی تەشخیصم کرەوتمە تۆ ئەکیت شەقیقەتی پێویستی دانێ 6 مانگ دەرمانت بەمێ ئەڵێ دکتۆر هاتووە تۆ لە سەردانیدەوەم لە حیجامەم کردووە 1 ساڵی ڕێک دوای حیجامەکە سەری نێشە هەر خۆم شاید ئەیانەمێ ئەو نەخۆشە دوای ساڵێک هاتوو بۆ بۆی من عیلاجم بۆی دانا احتیمال ئەگەر حیجامەیەکی کەشف بکاتەوە من بکات لە دەرەوە لە وڵاتی ئەردەنەوانەش تاقی کراوەتەوە لێکۆڵین لەسەر کرا بەس ئێمە خۆمان نەمان کردو لێرە مەداخەوەیانەی خۆزگار توانە هەبووە بمانتوانەیە توێژینەوەکی زانستیمان لەسەری بکردانێ کۆمەڵێک نەخۆشی ڤۆڵەنتیر تەبەڕوع بکەن ڕازی بن حیجامەکان بۆ بکرێت سەنەن ئاسەد نەخۆشی بینین حیجامەیان بۆ بکەین و لە مانگێک تا 3 مانگ متابعیان بکەین و کۆمەڵێکیش بینین دەرمانەکەیان بزانم چۆنە دەرەکەوە بۆمان ئەوە بەڵام وەکو مشاهدە و استقڕایی خۆمان بینیومانە لە لاکەی تریش و زۆریشمانەیە ئەلە کردومە و ئیسفادەم لێ نەکرد ڕاستە لەوانەیە وەکو چۆن دەرمانەکان 100% نین ئەویش 100% نییە بەڵام جۆرێک پەیوەندی بە قەناعەتەکەشەوە هەبێ دکتۆر گیان کۆتا قسەت زۆر بە کورتی لەسەر سەرێشە هۆکار و چارەسەر و ئەوەی کە
من نەمپرسیە پێویست کازەناو داماشی پێ بکەیت. کۆتا قسەمان ئەوەیە ئەم ئەگە سەرێشەیە کە جێ مەترسی بێ بچین بۆ دوکتۆر هەموو سەرێشەشتێکی تەبیعینە بەس بڕۆن بۆ دوکتۆر، بەڵام ئەگە سەرێشێک لە خەو خەبەرمانی کردەوە، سەرێشەیەک ئەگە تازە بوو یەکەم جار بلێژمان سەرێشەیەک زۆر بەقوت بوو یا سەرێشەیەکمان هەبوو پێشووتر خۆی چۆن بوو گۆڕا لێمان شێوازەکەی لەو کاتانە بە فرای خۆمان بکەین بشین وڵای دوتۆ نەوەک شتێکی خەتەر لە پاڵێ بێ ئەنە بەعام شێوەیەکی سەرێشەکان قەلەقی نایە ترسی نایە بتوانین بە دەرمان و زۆر سپاس دکتۆر سەرور باجەلان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار زۆر سپاس بۆ بەڕێزت کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست یەکێک لە ئەنجامە گرنگەکانی بەرنامەکەم کە لە زاری دکتۆر سەرور باجەلانەوە هەڵم گۆزی ئەوەیە کە بوونی نەخۆشی سەرێشە لە مرۆڤدا وەکو گڵۆپی ئۆتۆمبیلەکە دوای بەتابەت لە ئۆتۆمبیل ئەمریکیەکاندا کە لە شاشەی سیارەکەتدا هەڵدەبێ پێت ئەڵێ لە مەکینەی سیارەکەت یا لە تایەکانی یا لە بەنزینەکە یا لە فڵچەکانی لە هەر شتێکا کێشەیەک هەیەواتە بوونی نەخۆشی لە مرۆڤدا گڵۆپێکە هەڵی دەکا بۆ خاوەنەکەی کەوا تۆ لە جەستەتدا یا لە تەندروستیدا کێشەیەکە دەیە و بڕۆ بۆ لای حەکیمێ بۆ لای دکتۆرێ بە دوای ئەو نەخۆشیە و هۆکارەکە بگەڕێ. ئەمە یەکێک بووە پێچوانەشەوە نەبوونی نەخۆشی سەرێشە لە مرۆڤدا نیشانە و هێمایە بۆ تەندروستیەکی باش بۆ جەستەیەکی باش. ئومێ دەکەم هەر هەمومان دووربین لە سەرێشە و هەر نەخۆشیێکی دیکە تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.